ئەو کاتتان باش بینەرانی ئازیزی کوردستان 24 لە هەرچوویەکەن و سڵاوی خی گەورەتان لێبێت. کامەرانم لە بەرنمەیەکی نوێی هاوڕێی تەمەن پێتان شاد دەبم. تیپی هوەری هەولێر هاوشانی قەڵاو مینارە یەکێکە لە سیما زیاکەرەوەکانی ئەم شارە. ئەوەی لە ماوەی 50 ساڵەی تەمەنی نزیکەی 100 بەرهەم و دەیان هونەرمەند و ژەنیار و هەڵبەزوانی پێشکەش بە میوزیک و گۆرانی کوردی کردووە. خۆشحاڵم ئەمشەو بە میوانداریکردنی سێ هونەرمەندی ڕەسەن، سێ مامۆستای لێهاتووی لێزان ئەوانەی جێپەنجەیان بە هونەر و میوزیکی کوردیەوە دیارە. بە خێرهاتنی میوانانم دەکەم مامۆستا وریا ئەحمەد، سپاس دەکەم. مامۆستا سەلاح محەممەد کۆیی، زۆر سپاس. مامۆستا خەلیل وەندی. زۆر مەمنون. بەخێر بن مامۆستایان. گەلێک مەمنون. مامۆستا وریا لە لای بەڕێز دەست پێ دەکەین. بەڵێ. ڕێک دەچینەوە 23/2/1970. بەڵێ. دیارە کە کابران ئەمن لە سەرەتای دروستبوونی تیپی هونەری هەولێر لە هەولێر نەبووم. ئەمن لە دامەزرێنەرانی تیپی مۆسیقای باوازی کۆیە بووم. ئەو کاتەی کە تیپی هونەری هەولێر مۆڵەتی فەرمی ئیشکردنی وەرگرتی ئیشی هونەری، ئەمن ئەو کاتە لە کۆیە بوومە. بەڵام دوای ئەوەی لە ساڵی 74 بووینە پێشمەرگەی شۆڕشی ئەیلول، لەوێت تیپی مۆسیقای شۆڕشمان هەبوو کە شۆڕشەکە هەرەسی هێنا بەداخەوە. ئەمن داوام لێکرا لێرە لەلایەن ڕەحمەتی مامۆستا سوڵتان عەبدوڵڵا هەبوو، هونەرمەند بوو، گوتی زۆرم پێخۆشە کە تو هونەرمەندەکی بە توانای بێ هەولێرێ و لێرە دەتکەینە سەرۆکی تیپی مۆسیقای چالاکی قوتابخانەکان و دەتوانی ئێوارانیش لە تیپەکە دەور بنوێنی و خزمەتی هونەری کوردی بکەیت. ئیتر تیپەکەمان نوژەن کردەوە. دەورەکە بۆ کردنەوە لەسەر داوای مامۆستا جەمال هیدایەت، خۆزگە لێرە بووایە نەخۆشە، هیوای چاکبوونەوەی بۆ دەخوازین ئینشاءالله. لەسەر داوای مامۆستا جەمال هیدایەت دەورەکەم کردەوە لە بارەگای تیپەکەی بۆ مۆسیقاژنە. ببوورە بارەگای تیپەکەی لەکوێ بوو؟ لە کۆتری ئاشتی بوو، کۆتری سەلام. کۆتری سەلام بینایەکی گسکەلانە بوو. زادەی باتەیوە چ بڵێن؟ ئێستا بینایەکە ڕووخان نەمایە. ئیدی لەوێ خولەکی موزیکم کردەوە لە بۆ برادرانی تیپی مۆسیقای بلەند تیپی هونەری هەولێر ئی ئەو کات لە بەوەی فێرە نۆتە بن و پێشکەون لە مۆسیقاژەنین و ئەو شتانە. تیپەکە بەیانیان لە چالاکی قوتابخانەکان چەندین ساڵ لە کۆڕال و لە ئۆپەرێت و لە تیپی منداڵانمان دروست کردی، تیپی مۆسیقای منداڵانی هەولێر یەکەم بووین لەسەر ئاستی عێراق 4 ساڵ. جایزە و مەدالیای زۆر ماوەرگرت. ئێوارانیش دەچوینە تیپی هونەری هەولێر خزمەتمان دەگەن. یعنی بەم شێوەیە بەردەوام بوون. بەڵێ. مامۆستا سەلاح لە هونەری لە تیپی منداڵانەوە دەینەکەن بەڕێزت مام عەوڵا. بەڵێ. وەبزانم تەجروبەشی نوێ بوو مام عەوڵا. بەڵێ من ساڵی 2000 بوو دەستم بە هونەری منداڵان کرد. ئەو کاتە زۆر زار دەم خوێندەوە لە گۆڤارەکان لە ڕۆژنامەکان کە بۆ مناڵی کورد هیچ نەکراوە، پشتگوێ خراون. ئەوە هەرچەندە من بەڕاستی مۆسیقاژن نیمە، شاعریش نیمە، بەڵام هەستم کرد کە بۆشایەک هەیە. ئیتر منیش زۆر زار ئەو کاتی شتی منداڵان حەز دەکرد کە شتێک بکەم لە بۆ منداڵان. ئیتر وە بوو هەموو جار لەگەر مامۆستا سەرداری ڕەحمەتی شتێکمان دەگوت منداڵان زۆر حەزیان بینی خۆمان دەمەوە هەچە کەری چابە تۆزێ لە ڕێگا خێرابە. ئیتر گوتم بلۆ ئەوەی نوێنەکەمەوە شعرەکەش تۆزێک شتێکی جوانی دەبوو دابنێم کۆپڵی جوانی. بیرۆکەکە لەوێ ڕادەست پێ. بەس کاک سەلاح عەفوم کە وابزان بەڕێزیش هەلەگە مامۆستای لە باواجی ڕاهاتنە هەولێرێ. بەڵێ ئەمن زووتر هاتم. ئەمە لە ساڵی 1983 هاتیمە هەولێر. ئەوم لۆ باسکە. ساڵی 1983 بەدەست خۆم نەبوو کە هاتم، چونکە ئەمن برایەکم هەبوو لێرە لە مەحجوزین پێیان دەگوتن، دەست بە سەرکراو کاکم لێرە بوو، ئەمن لە کۆیە بووم 2 ساڵان لێتر زۆر جار ئیزعاجیان دەکردم، بانجیان دەکردم بڕۆ کوڕەکەی بینەوە، با بدەم بخۆ کوڕی من نییە. ئەوە ئیتر ڕۆژێک لێرە لە لای برادێک نامێناوی بین باسم کرد، گوتی شتێک گوتی کو بە قسەی من دەکەی لە کۆیە مەمینێ. ئەوانە خەڵک بگرن بە کوشتن دەیکوژ بەلێدان دەیکوشن. وەرە هەولێرێ کاکە ئێرە گەورەیە کەس بە کەس نییە. یعنی چوومەوە ماڵێ باسم کرشتەکە بەڕاستی عەقڵم گرتی گوتم ڕاست خۆم نەقلی هەولێرە کرد. هاتیە تیپی هونەری هەولێر.
ئەو دەمای تیپی هونەری هەولێر نەبوو هەبوو بەڵام چیش کار نەبوو نەبوو ساڵی هەشتا لە گەشەڕی ئێران و عێراق و چی ئاگای لە هونەر مابوو لەگەر مامۆستاوریا یەکەم دەستپێکت چ بوو یەکەم بەرهەمت یەکەم گۆرانیت یەکەم گۆرانی وابزانام ساڵی 1970 بوو یا 76 بوو بەتەکرد شەش تاکردیمە گۆرانی کچێ خەجێ چەندم پێگوتی کچێ خەجێ مەسوە بیتوێنێ ئاوی ناسازە و هەردەت فۆتێنێ ئەوەمان تۆمار کرد بە ڕەش و سپی لە کەرکوب تۆمەرمان کرد وێنەمان لە بۆ گرت ئەوە لەگە باوازی بووی هەنجی یان هەرتیپی هونەری هەولێرێ بوو ئەوجا دوای ساڵی 1970 بوو دوو گۆرانی دیترم تۆمار کرد 1970 ئابوورە ئەم خراپەش لەبیر دەکەم 1970 دوو گۆرانی دیمان تۆمار کرد هەر لەگەڵ تیپی هونەری هەولێر با بچینە کوێستان واتە جوانی کوێستان کە ئامادەکردنی مامۆستاوریای بەڕێز بوو شعری خوا لێ خۆش بوو جەلات جۆبار بوو دووەم گۆرانیش درۆیە گەر بڵێم ئاگام لە خۆی مامۆستا سلاح ئەو بابچینە کوێستان وە بزانم لە هۆلی لە هەولێر لە هۆلی گەل پێشکەشتان کرد لەکوێ یان ئەو لە چالاک قوتابخانەکان بەس گوتت زۆر گەرم بوو کاتی کە گۆرانیەکە هەم لە بژێرەوە خەزیێمان تۆمار کرد لە ناو هۆلی گەل تۆمارمان کرد باوەڕ بکە هەندە سەرما بوو ئەوجا چەندم پێگوتی کچێ خەجێ مەسوە بیتوێنێ ئاوی ناساز هەردەت فۆتێنێ هاوی نێ نەورم کچێ خەجێ خەلەو هەند سەرما بوو لەرزماندات بابچینە کوێستانیشمان تۆمار کرد چلەی هاوی نێبوو لە ناو ستۆدیۆی چالاکی قوتابخانەکان هەموو لەشمان دەبوو ئاو ئارەقە کوێستان لەکێ و بە هاوینێ و هاوین لەکوێ بە زستانێ تۆماری بکە زۆر ناخۆش بوو دەستخۆش مامۆستا خەلیل هەر لە گەرمیان و لۆگەرمای لۆ گەرمیان بەڕێزت بیرتە کەنجی لەگەڵ مامۆستا وریا و لەگەڵ جەماعەت هاتیە تیپی هونەری هەولێر یەکەم دەستپێکت یەکەم دەستپێک ساڵی 81 بوو وابزانم تیپی منداڵان هەبوو مامۆستا ئاوازێکی بۆ دانام لەسەر تەمەن بوو اینجا بەنسبەت ئاوازەکەشەوە دوسێ ڕۆژ پرۆڤەمان کرد و یعنی نازام حتا لە ناو ئستۆدیۆگە یعنی ساڵی 81 بوو دوای ئەوەش شتێکمان کرد بۆ هەولێر وابزانام شەوێکی هەولێر ناوەکەی لەگەڵ مامۆستا ناسر حەسەن دەرهێنەر وانە بەهەرحاڵ ئەوە تەوە مامۆستا بەڕێز لە مەقامات بەڵێ بزانم ئەوە چی باشتە شارەزایەکی لێ ئەوە بەهۆی ڕەحمەتی عەلی مەردانەوە ئیتر هەندێ شتی ئەوت و ئەوت کوڕم ئەوە ئەبێ ئەوە بزانی و ئەوە بزانی و ئەوە بزانی و بەهەرحاڵ مهم ئەوە بووە نقصانیەک لای من حەزمە کرد دائما هەتا حەولی مۆسیقاشمدا بین لە مامۆستا ئەنوەر قەرەداغی مەپرسی کە ئەهاتە بەغدا ئەم بەرەوبەرێکم پێ کرد شتێکیان دەبوو مهرەجان بوو ئەوە بوو ئەم بردە نازام ئەوەی مۆسیقا هەبوو چی هەبوو مهم مدیریاتەکە بەڵێ یەکەم مهرەجان اینجا دکتۆر ئەلبێرت ئیسا ئەویش هەم برادەرم بوو لە بەغدا بووین ڕزگار خۆشناویش عینەن لەوانە زۆر ئیسیفادەم کرد بەڕاستی بەنسبەت فێربوونی مۆسیقا و تا حدێکیش نۆتە و زیاتر بایەقمدا مەقاماتەکان وتم شتی کوردی فێر بووم مامۆستا چت لەبیرە مەقامە کۆپلەک شتە پێشکەشکەی مەقامەک شتە کۆپلەک ئەگەر چت لە یاد بیێستا بۆ لەوانت نەپرسی هەر ملی منت گرتووە لە مەقامات باشی لەبەرەوە مامۆستای مەقامات بورە وەڵا ئاخر چ مەقامێک زۆرە ئەلبەتە کورد کۆمەڵە مەقامێک تایبەت بەخۆی هەیەی لە لای تورک و عەرەب و فارس نییە لە ناوچە کوردەواریەکانە
هەر وەکو خۆی ماوەتەوە دەستکاری نەکراوە وەکو مەقاماتی تری ئەو سێ نەتەوەی کە باسم هەرچەنە وەکو ناویان هەیە بێگومان ناویان هەیە بەڵێ بڵێ ئێستا ئای هەیە و خورشیدی هەیە مەسەلەن ئەڵوەن هەیە مامۆستا ئایەکمان ئەگەر یەک کۆپلە با ئەو شەوەی برازێنینەوە ئەرگیان ئەرگیان رجال رجال شو ديار علي شو ديارن شو دارم شو من يقدر بزار يا ديم ديم دريا قيت من هەربژیت مامۆستا دەستەکان مامۆستاوریا ئێستا بەڕێز مامۆستا خەلیل لە گەرمیان مامۆستا سلاح دەشتی کۆیە لە هەولێرێ کاکردن لە هەولێر کووت تێکەڵ چێش کرد ئەمە تیپەک بووین ینی تیپی هونەری هەولێر ئەگەر بە شتێک بناسرێتەوە بۆەوە دەناسرێتەوە قەت جیاوازی نەکردێ لەوەی کە گۆرانی بێژێک خەڵکی هەولێر بی ئللا شتی بۆ تۆمارکە نەخێر گۆرانی بێژمان هەبووە ئەوە خەڵکی کۆیەوە خاسیەتی هەولێرە شەروایە باوەش لە هەمووان دەگرێت وایە ئەوە مامۆستا خەلیلی خانەقینە ئەو جا کاوە ژاژڵەیمان هەبووی سلێمانی بوو شەهید قادر کابانمان هەبووی سلێمانی بوو سامان کەرکوچی بناوەکەی بەخۆی کەرکوک بوو جعفەر سەلیممان هەبوو ئیلای هەریر و ئەوانە بوو ئیبراهیم سابر خەڵکی کۆیە بوو عینەن ئێستا ئەوانم لەبیرە تەنیا عەرەبمان هەبووی خەڵکی بڵێن ناو هەولێرەبی لەگەر جەبار ئەحمەد مامۆستاوە بزانم ناوەکەی تەنیاش هەر بەڕێزت ئەوت پێشنیازت بۆ کرد ئەو بەسەر هاتە ئەگەر ئەوە وەختی خۆی تەنیا هات پیاوە کە بوونایی بەکرمەلەک بوو ئەو بەکرمەلەکە هەموو جارە بەمی دەگۆ مامۆستاوریا دەمگۆ بەڵێ دەگۆ گۆیندە بێژە کلۆ دەینم نەشی دە گۆرانی بێژ وەڵا ڕۆژێک ئەمە دانیشت بووین تقریبان ئەو ڕۆژی کەس نەهات بوو ینی لە 22 نەفەری ئەگەر لە بیرم بیان حەف کەس لەوێ بووین یان 9 کەس ئەمیش زۆر عاجز بووم لە هۆڵەکەی دانیشت بووین ئەوها شکاتم دەکردەمە بە برادران دەمگوت خواوەرە مامۆستا سەردار هەزار ڕەحمەتی لێبی لە کۆیەوە هاتیە جەلال عەزیز لە کۆیەوە هاتیە خەڵکی لە ناو شاری هەولێرە نهاتیتە تەمرین ئێوە کو دەبی لەو کاتەی بەکرمەلەک هاواری کرد مامۆستاوەری ئەوە گۆیندە بێژم قەوال گۆیندە کە هات پیاوەکی بچکۆڵانەی بە ژنگسکەی نەحلێکی بەسەر پێوە بوو کراسەکی لەبەر بوو کراسەکی سپی لەگە شەروارێک ئەمنیش کورت زۆر بە دیمان هەر دەخەڵەتێ کە ئەو شکلەم دیت گوتم بە قورعانەوە پێ ناچی دەنگشتی هەبی گوتم گۆرانی بێژ کە دەهات دەمبردە ژووری و ئالەتم دەزەدایە دەم گوت جەماعەت دەنگەکی ئۆرگماندنێ باسەک و مەسەن ئەگەر لەسەر لایە لەسەر سۆڵە لەسەر ڕێ بزانین تۆنی چییە لەوێ فەقیرە هەر ئەوها بەبێ ئامێر پێم گوت دەتانیشتە چی برەی گوتی بەرێ خوا شاهێدەوەی لێ زاڵمە چی گۆ مچڕک بە هەموو جانبدادا لە دەنگ خۆشی و لەو چری کە دەنگەی ئەمنیش تەجروبەمانەیە گوتم لەوانەیە گۆرانی دووەم بکەوی گوتم دەتانیشتە چیکە بڵێ گوتی بەڵێ ئەو جارە نیوەشەوە چی گۆ لەوی جوانتری گۆ ئەمیش زۆر سەرسام بووم پێی گوتم باشە دەتانی بەستە چی بڵێ ئەو شتەی گۆ تخواشوانە مامۆستا مام لێ گوتم هەست جەماعەت بچینە ژوورێت جەماعەت زۆر بەلایەنەوە سەیر بوو چکە دەبایە گۆرانی مە هەفتەک تەمرین کرێ ئەو گۆرانیە زۆر ئاسان بوو گوتم مامۆستا سەردار گوتی بڵێ گوتم ئەمە دەرێن تەرارێرارێرەمەتونە تێرێری تەرارێرارێرەرەم تێرێری تەرارێرارێرەرەم دوو جارمان دووبارە دەکردەوە عارەب داخل دەبوو بەخوای یەکسەر تەسجیلمان کرد هەمومان شەیدای ئەو گۆرانی بووین هەر لەوێ ستاژێک لە گۆرانی خۆشبوو نەمرەکانە جاکە لێم پرسی لە بۆ تایتل و شتی وا گوتم کاکە ئەتوو هەندێک باسی خۆتم لۆ ناکەی ناوت چیە گوتی ناوم عارەبە ئێ ئەمەش ئەو دەمای لە بندەستی عارەبان
ئیمانمان سوتا بوو ئاو سەردەمەی بەعز بوو بەڵێ گوتم باشە هەندێک باسی خۆتم لۆ بکات و چەند بران چەنەوە گوتی وەڵام مامۆستا تاقانەمە بەڵێ گوتمەنی لۆ ناوت عارەبە گوتی داکم زۆر کوڕی مردیە بەڵێ گوتی چوویتە سەر سوڵتان عارەبی عەبدوڵای عارەب سوڵتان عەبدوڵای عارەب گوتی پێی گوتیە سوڵتان عارەب ئەو جارێک کوڕەکەم بی شەربی ناوی توی لێ دەنێن بەس ئیشاڵا نەمری گوتی ئەمن بووم بەڵێ ئەمیش گوتم مادام تاقانەی ناو لێنێن تەنیا عارەب عوسمان دەست خۆش مامۆستا من شتێکت با بە بیربینەوە فەرمە ئەو شەوی کە ڕەحمەتی شەریف جەرزی هاوسەرگیری دەکردنی هێنابوو وەنە بوو چوینە ماڵیوان لە خانێکی بچکۆڵە بوو لە ماڵیان لە تەیراوە بوو هەنگێکمان لە بۆ جێرا ئەو کاتی یەک چای تێدەکرد ئەو کاتی ئێستاوە عارەب خۆی ماوە کە هات گوتی بە مامۆستا سەرداری گوتی کاکە منیش دەنگم خۆشە گۆرانیەکی بڵێم سەردار گوتی وەرە فەرموو چ دەڵێ گوتی وەڵا گۆرانکی حەسەن زیرەک دەڵێم چارۆگە هەولێریە ئەو زازار ڕەحمەت لەوی کاسەدا جگەرەکەی هەلێرە بوو گوتی ئەوەی گوتی وەک حەسەن زیرەک وەڵا هەر یەکسەر بوو گوتی هینەکەی ئەوە کرد یعنی باوەڕتە ئەمە تەزیلێکی بچکۆڵە پێ بوو تۆمارم کرد نازانم ئەو کاسێتم چیە هات هەروان کرد تەزیلم کرد لەوێن دەرەوەی تا هینم کرد ئەتو ئەو کاتی گوتی ئەو سەردار گوتی کوڕە کاگوریا گوتی ئەوە دەنجی گەلە خۆشەمەیە لە بڕوە با بێ بزانین هینێکی ئیسیفادێکی لێ ناکەین لە دوایە نەهات نەهاتە تا ئەو بەکرمەلەکە هینای قەناعەتی هینا بەڵێ 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 ئەمەوەم لە بیرە کاسێتەکەشم هەرما بوو نازم چم لێ کردوە ئەو حادیسەم جوان لەبیر نەمایە بەس دەزانم پێمان گوتی حتمەن وەرە کاکە شتە لە بەتۆمارکەی نەهاتیە ئەو پیاوە بەکرمەلەکە هینایە چاکەیوی بوو دەسۆش مامۆستا خەلیل بەڕێزت بێگومان یادەوەری زۆرە لەگەڵ تیپی هونەری هەولێر و لەگەڵ مامۆستان یادەوەریەکمان لۆ بژێڕەوە بەڕێزت یادەوەری چی ئێستا هەموو باسی تەنیا عەرەب عوسمانەکەن ئەمنیش دوسێ گۆرانیم تۆمار کرد بوو هاتمە هەولێر دەبینم ئەوە لە دوومان دێ من و گیانبەخش و بەڕەحمەت بێ حەمەد جەزا ئەجا چوینە ئەوە شەوێ دەعوە دووم لایەن ئەویش کەوتووە دوومان تەنیا عەرەب مامۆستا وتم کاکە واز بێنەوە کێوە ئەوانش وتیان ئەوە گۆرانی بێژە ئەمجا ئاوڕم لێ داوە وتی نامبەی بۆ ئێزگا وتم یاڵا سوار بە دەی با بچین ئەو زەبردت کاکە خۆت بڕۆ وابکە ئەوها بکە بەنسبەت بدایاتی ئێمەش ئێمە لە خانەقین بووین لە ڕێی بینی قەسر شرین و خانەقین حدود هەیە گومرگ و نازام مهم لەو ڕێگایە دەمان خوێند ئەوجا قاچاقچیەکانیش ڕادیۆیان دەبرد بۆ ئەو دی و نازام چایان دەبرد منیش دەم خوێند برادرانیشم عینە لەو ڕێگایە دەیان خوێند وەڵا هەر لە خۆمەوە شتێکم وت یەک دوو مەقتەعم وت وسکوت لەبیرتە شتەکە چ بوو مامۆستا لەبیرتە چ بوو بەڵێ لۆمەش لۆم بامە جۆما لێبی کاکە ئەوە گۆرانیەکی مامۆستا مەزەری خاڵقی بوو بەهارە کۆپلەیەک مامۆستا یەک مەقتەعێک وتم وتی تخوا ڕادیۆکەم مەکوژێنەوە کاکە من ڕادیۆم پێ نییە وتی ئەوەی تەنیشت ئێمە دەستمان خێت ڕادیۆکەم مەکوژێنەوە وتم باشە بەخوار ئەوە نەموت وتی دەی هەتا هاتمە لایەن دەبینم دووسێ برادەری خۆمن یادیان بەخێر عمران باوەمیر خالید خانمرات ئەوانە بوون وتم کاکە ئەوجا ئەو خالیدە گرۆندێکیان هەبوو لە ماڵ کوڕی حاجی ئەوە خانمرات بەزاز بوو بابی تەزیلەکەیان هەبووتی ئەبێ بێ بۆ ماڵ ئەوە تۆمارکەین وڵات چوینە ماڵ وتی منیش حەزم لە دەنگی مەزەری خاڵقیە با ڕەفیقانم بکەن شینم وتم باشە ئەوەمان بۆ تەزیل کرد دوای هەر برادێک ئەوە بوو
دەچوو گوێ لێ دەگرت کورە ئەوە وایە ئەوجا دوای ئەوە وتم با فیرار بکەم بچۆم بەغدا ئەوجا لە بەغدا جەوی کولیە و پاش ساڵی هەفتە ئەزانن ئازاروانە مهم ئاهەنگ زۆر دەبوو لەو بوارە با بڵێن ئەمە قاعی خولدا ئەمە قاعی مستەنسریەیە چاوم بە ڕەحمەتی عەلی مەردان کەوت و فواد عوسمان یادیان بەخێرەگە ماون نەماون نازانم نورەدین و ئەوە مۆسیقیەکانی هین ئەهاتن بۆ عەرەبیشیان بانگە کرد بەس منیش لەوێ بین شتمەوت ئەلەوێ عەلی مەردان وتی شعرێک بێنە من ئاوازی بۆ دائەنێم منیش برادەرێکم هەبوو ئێستا لە سویدا عەبدولقادر توانە تقریبا شاعریش بوو ئەو شعرەی بۆ هێنام ئەوجا لە بیدایە کە ئاوازەکەی دانا بە ڕەحمەت بێ عەلی مەردان تا حەدێک لە ئەوە دەچوو لە ڕەنجی بێوەر ممکنە جەنابتان بزانن تقریبا عینی قاوە ئەجا خۆشم حەوڵمدا لەگەڵی ئەو قاڵبە کە ئێستا خەڵک گوێی لێ دەگرێ وای لێ هاتەوە تا 6 مانگ نەیهێشت تۆماری کەم ئەیوت هەرچەند بیلەیتەوە لەگەڵ خۆتا باشتر دەبێت ستایلەکەی خۆت دیاری ئەەکەی جیا ئەبیتەوە لەم و لەوە ئەمە مستەوریا باسی دوو بەسەرهاتی خۆشت کرد یەکێکت ئەگەر لە بیر بی وڵای دوونی هەرێکم لە بیر وەختی خۆی لە بەغدایە بووین لە 1970 ئەو گۆرانیانەمان وێنە دەگیرا بڵێن لە ناو ستۆدیۆی بەغدایە جا گۆرانیی قادر زیرەکی هەبوو بە ڕەحمەت بی لە ئاوازی من بوو لە دوگمەی سینە لە جێیەکی گۆرانی نامینێ ئەو دەستی ئەوا لێ دەکا واش ئیمکان نەبوو ئیعادەیکەنەوە ئەوەی زۆر دەیگۆت کاک سەلاحش ڕەنگە ئاگای لێ ببی بە مامۆستا سەردار پێ دەگوت دەیگۆ کاکە تو بۆ ئاسای تیپی هونەری هەولێرەوە ناسرێ دەیگۆ سبەینە دەچم ڕەشی دەکەمەوە ئەویش دەیگۆ تو کو دەتانی کاکە تو گەنجەکی بچێ بەردەمی زاهێنایە بچێ ژۆر دەردەگەن تو بۆ ئاسای ئەو تیپەیاتی ئەنجا ئەو شەوی هەتا سەعات دووشێ ئەمە پێکەنین بۆ کوڕیار بەو دەستوەشانە ئیلا دەچم دەیگوت کە دەستم وا کردی و گۆرانیش نەبووە ئەوە عیبە لۆ من ئەزار ڕەحمەت لێبی قادر زیرەک زۆر قەلیق بوو قەول بوو ڕوو لە تووکەم بەس ئەوە بام باس من و خوالێ خۆش بوو مامۆستا سەردار ئەحمەد و قادر زیرەک هەرسێکمان لێک ژوور دەخەوتی ئەوان برادران هەموو دەچونە دەرەوە ئەمە لە ژوورێ دەماینەوە بۆ خۆمە ئەوجا هەم قەلیق بوو دەهات جلکەکەی کوردی لەبەر دەکرد ئەوە ئەرێ ئەوە جوانە دەیگوت جوان لاتیە سەرداریش دەیگوتیەوە ڕاوهێنێک ئەوە وەڵڵاهی دەیگوت پشتێندەکە ناشینێت خوا بەڕاستە هەرێکاکە دەیگوت پشتێندەکە چۆنە وەڵا دەمگوت کاک دەرماندەیە دەی بەستا ئەوە باشە دەیگۆ لەو کاتوی دەستم ئەوا لێ بکەمەوە ناپا بەدەیگو هەردوو دەستت نا یەک دەست یان دووار دەدوی گونا هەردوو دەستت کاکەوە یعنی باوەڕ بکە ئەو شەوی مەتانی وە شێوێسە کوڕە گوتم کاکدا تۆ گوتی ئەوە زۆر قەلیقە باوەڕ بکە گوتی چاو لێ لە کاتی تۆمارکردنیش دێش بی تۆ هەر دەر وەڵایی بەدڵم نەبوو مامۆستا بەڕێزت کاغەزێک شت پێە بەڵێ چ تێ لە هاوڕێیانی تەمەن من حەز لە بۆ هاوڕێیانی تەمەن وەکو برادران باسییان کرد هەموو خۆشحاڵیەک و مامۆستا کاغەزەکە هەر باسی هاوڕێیانی تەمەنە نەوەڵا باسی ئەو هونەرمەندانەی ئەندامی تیپی هونەری هەولێر بوون و کۆچیان کرد مەمنونین مامۆستایان کرد پێم خۆش و ناویان بڵێ فەرموو مامۆستا بەبیر خەڵکیان بینەوە هونەرمەندی گەورە هەر لەوێەوە دەست پێ دەکەم مامۆستا تایر تۆفیق کە گۆرانیەکی هەیە لەگەڵ سەدیۆ لە حەفلەکان هەر لەگەڵمان بووە مام ڕەسوولگەردی ئەوجا هونەرمەندان فواد ئەحمەد و تەحسین تەها ئەوجا ئازاد کەریمەکمان هەبوو کەوتە گەلی خنکە جەعفەر سەلیم جوانە مەرێک قادر زیرەک جەلال سەعید محەممەد جەزا وە شەهید قادر کابان ئەوجا مۆسیقاژەنەکانمان ڕەحمان قوربانیم لەبیر چوو ئەوی شەر گۆرانی بێژ بوو لەگەڵمە بوو گۆرە مۆسیقاژەنەکانی کە لەگەڵمان بوون ئێستا نەماون ئۆغریان کردووە مامۆستای هونەرمەند زەودە شاکر عەلی کە ئەو ساڵ پێشماوەیەک ئەمری خوای کرد سەید ئەحمەد عەبدولکەریم بەرزنجی شێرزاد عوزێری سەرداری باب سەرداری و محەممەد ئیسماعیل حەوێس دکتۆر جەلیل خەلیل شەریف جەردیس کە پێشماوەیەک بەداخەوە ئەمری خوای کرد هیوادارم ئەوانە کە
کەسم لە یاد نەکردبێ لەو هونەرمەندە برایانە عەزیزانە کە لەگەڵ مەبوون و لەگەڵمە خزمەتێکی گەورەی هونەری کوردیان کرد. ئەوستا جوانی تیپی هونەری هەولێر لەوە بووە کە هەموویانی کۆکردوتەوە ژێر چەترە شینەکەی ئاسمانی هەولێر هەموو ئەو هونەرماندانە لە کوێستان و گەرمیان هەمویانی کۆکردوتەوە. لە کۆتایی بەرنامەکە مامۆستا بەبەستەیەک ئەگەر مامۆستایان ئیزن بخوازن. چەندم پێگوتی کچە خەجە ماچوە بیتوێک ئێنێ ماچوە بیتوێک ئاوی ناسازە کچە خەجە هەردەت فەوتێک ئێنێ هەردەت فەوتێک ئێنێ ئاخ کە پرێکت بۆ بکەم کچە خەجە لە قولەی دەرباک ئەندی لە قولەی دەرباک ئەندی ئای دێمالای دایکت کچە خەجە بازاوە باک ئەندی بازاوە باک ئەندی ئاخ کە پرێکت بۆ بکەم کچە خەجە لە ناو تووتک ئێنێ لە ناو تووتک ئێنێ ئای دەسمالای دایکت کچە خەجە بازاوە باک ئەندی بازاوە باک ئەندی. زۆر سپاس زۆر سپاس بۆ ئەوەش بینەرانی عەزیز هەر لە خۆشیدا بوو.